لە گوندی کۆجۆی شنگالەوە بۆ باڵوێزی نیازپاکی نەتەوەیەگرتوەکان. نحن النساء والأطفال أخذونا في نادیە موراد ئەو کچە ئێزیدیەی کە لە کۆڕ و کۆبوونەوە نێودەوڵەتیەکاندا بۆتە ناوێکی ناسراو. فرمێسکەکانی و گێڕانەوەی چیرۆکی پڕ لە کارەساتی ژنە ئێزیدیەکان بوونەتە ناسنامە و پاسپۆرتی نادیە موراد. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا چیرۆکی بە کۆیلەکردنی ژنە ئێزیدیەکانی بۆ چەندین سەرۆکی وڵاتان گێڕاوەتەوە. لە کۆبنەوەیکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا چیرۆکەکانی ئەندامانی کۆبنەوەکەی خستە گریان. ئەو خەلکێ بووە البحر ئیجادە هاتێ فەتەساندن ئەوژی هەرب بازدانەشوی ئەرهابی هەر ئەوژی نادیە موراد کە یەکەمین کوردە وەک باڵوێزی نیازپاکی نەتەوەیەگرتووەکان دیاری کراوە. 21 ساڵی تەمەنە. خۆی یەکێکە لەو کچە ئێزیدیانەی دوای کۆنتڕۆڵکردنی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە فرێندراوە. دوای 3 مانگ لە فڕاندنی توانی خۆی ڕزگار بکات. نادیە موراد بە چاوی خۆی بینیوێتی کا چەکدارانی داعش ئەندامانی خێزانەکەی و دانیشتوانی گوندەکەیانی کۆمەڵکوش کردووە. هەروە خۆی یەکێک بووە لەو 150 ژنەی گوندی کۆجۆ کە وەک کۆیلە بەسەر چەکدارانی داعشدا دابەش کران. لە دوای ڕزگاربوونی لە هەموو وڵاتانی سەردانی کردووە هەوڵی داوە ببێتە دەنگی ئێزیدیەکان و بە تایبەتیش ئەو کچ و ژنانەی کە هێشتا ڕزگار نەکراون و ژمارەیان زیاتر لە 3000 دەبێت. لە زۆربەی ئەو چاوپێکەوتنانەی ئەنجامی داوە قسەیەک بەردەوام دووپات دەکاتەوە. دەڵێت ئێمە هەرچیەک هەین وەک خۆمان قبوڵمان بکەن، بە جیاوازیەکانمانەوە قبوڵمان بکەن. ئێمەش مرۆڤین وەک هەر مرۆڤێکی دیکەی ئەم جیهانە. ڕۆژی 21 حوزەیرانی ئەم ساڵ نادیە موراد لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا وتارێکی پێشکەش کرد و تیایدا داوای کرد ئەمریکا و کۆمەڵگای نێودەوڵەتی ئێزیدیەکان وەک کەمانەتەوە بپارێزن، چونکە ئەگەر بێت و لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە نەپارێزرێن مەترسی ئەوە هەیە ئەو کارەساتەی داعش بەسەر ئێزیدیەکانی هێنا جارێکی دیکە دووبارە ببێتەوە. نادیە موراد خۆی دەڵێت ڕاستەوە جەستە لە دەستی داعش ڕزگاری بووە، بەڵام هێشتا لە ڕووی دەرونیەوە لە دەستی داعش ڕزگاری نەبووە و کاتێک بە تەواوی ڕزگاری دەبێت کە داعش بە تەواوەتی لەناو بچێت. نادیە موراد هاوکات کاندیدی خەڵاتی ئاشتی نۆبڵیشە بۆ ساڵی 2016. دوور نییە با دەستنیشانکردنی وەک باڵوێزی نیازپاکی نەتەوەیەگرتوەکان هەنگاوێک لە بردنەوەی خەڵاتی ئاشتی نۆبڵیش نزیک بوو بێتەوە.